ليلة طوالي جمل رومي كان بصر القصة طوالي كان ذبني وكوالي جاب بصر القصة طوالي كان ذبني وكوالي جايم راشو المجنون خالي اللي كان تقدر نجاو كيده من الليل ما تخازي كان خذي وضو جيده إجاه الليل الموت خالي لنخذي وضو جيده جفاس خيال أطفال اللي شكوني ويلي هەورامان هاوشێوەی بەشەکانی تری کوردستان چەندین دابەشکاری بۆ کراوە. یەکێک لەو دابەشکاریانە لەسەر بنەمای زمان و شێوازی قسەکردن بووە. هەورامانی ژاوەرۆ بەو بەشەی دەوترێت لە ڕووی جوگرافی و شێوازی قسەکردنیانەوە تایبەتمەندی خۆی هەیە. کەسێک هەورامی بزانێت بە ئاسانی ئەم جیاوازیانە دەبینێت. نەوی هەنگ گوندێکی هەورامانی ژاوەرۆیە. لە ڕووی جوگرافیەوە مەرکەزێکی گرنگی علمی بووە و خوێندەواران و زانستخوازان لێرە لە حوجرەکاندا پلەکانی خوێندنیان بڕیوە. ناوی ئەم گوندەیان بە شوێنەکانی تر ناساندووە. لەبارەی مێژووی دێرینی گوندەکەوە شتێک لە بەردەستدا بێت تەنها مزگەوتی ئاواییەکەیە. مێژوەکەی بۆ سەرەتاکانی قەڵەمڕەوی موسڵمانەکان بۆ سنوورەکانی ئیمپراتۆریەتی ساسانی و ڕووخاندنی ئەو دەسەڵاتە دەگەڕێتەوە. هۆرامان یەری بە شێشەنێ هۆرامان و لەهۆنی هۆرامان و تەختی هۆرامان و ژاوەروی هەر کام چی بەشا هۆرامانیە چێوێت تایبەت بەوێشا هەنێ. ئەوێ هەنگ هەمیشە یاگێ علمی بێنە مەڵای گەورە شەنە بێنێ پێسە شێ ئەبوبەکری شێ حەیدەری مەڵا موسای مەڵا عیسای قازی جەلالی مەڵا عەزیزی و چی ئاخری چۆ مەڵا حەیدەری فەهیم ژز و عالما ئەوێ هەنگی بێنێ. ئەوێ هەنگ نەتەنیا جەبار و علمیە و جەبار و سەنعەتی چۆ هەمیشە هەر هۆرکۆتە بیەن بە تایبەت چوون دار و چۆش فرە بیەن جە سەنعەت و بەرە وەشکردێنە جە سەنعەت و وەسایل و هیتکردێنە جە پنێ و ئی جۆرە چێوا و کەلوپەل و ژیوایەنە هەمیشە دەستڕەنگینی بێنێ. ئەوێ هەنگێ بەغەیرە سەنعەتیج جەباخ و باخاتەنە وەزی عالەشا بێنێ مێوەی عارشا بیەن ئی جۆرە چێوا ئەوێ هەنگشا هۆرکۆتە دان قەڵەم وە بێنێ باعی سوانەیە کە نامێ ئەوێ هەنگی بوو. چێوێت تایبەتی ئەوێ هەنگی دوێرە چێوێتە عارز کرد و ئەوێ هەنگ زووتر سەر و ڕاو بەغدا تا تارانیەوە بێ و خەڵکێوە کە ئێنێ ڕاویارێ چاگەوە وێرێنێ مزگیەکەش هەمیشە پڕ بێ مێمانێ. پێوە فرەژیر چاوەختە نەمێ وەسیە تێکەرۆ ماچۆ ئەرمەردا تیکە زەمینش بێن گر ساڵی کەراش بە خەلە و خەلەکە هاڕا قەوم و کەسوکارش کەراژ نان و نانەکەشە وەختێ پەت بەراژ مزگی باش بە ڕاویارە من وێم ویرم مێ هەر مێمانەوە یەرە چوار موچێ نانش پەنە دێنێ ماباقی نانەکەیچ کەرێنێ کۆڵەکەی مزگیرە ئەرنی مەشەوێنە وەختی درەنگێنە ڕاویارێ ئاما بێنان نەمەنەوە. ڕەنگە ئیسە بازێ کەسی واچۆ نان چێشە بەڵام چاوەختەنە نان بە تایبەت چێوێ هەمیەتدار بیەن. پێ گەورەی شەنە بێنێ پێ گەورەی تەنیا منزورم عالم نییە مەسەڵ پێوە شەنە بێن بەنامی هەموو قاسمی کەوێم دیم ماچۆ زمسانێ پوڵمە بە کابرێەوە ماچۆ ڕۆڵە وەهارێ من پیام دەست مەگن وەخت و کۆکەنی ئینە زەڕەکە بەرە چاوەختەنە بۆم چەنی. ئا کابرا خولاسە و زەڕەکەی بەرەو وەهارێ مەش چەنی و وێرەگا کە هەرمانش تەمامیە و ملالۆکەنێ وەختێ مێوە تەماشا کەرۆ نانوچایەکەش وە وێرەگا زەڕ و ئاڕۆشە پەنەمڵە و کوڕەکیش ماچا تاتە مەرتۆ زمسانی پوڵە نان پەنە ماچۆت کوڕە دانمانە خەرج بێن ئیسەی بەڵبەختە بە لەمێ حاڵیەوە و مانیا و مەردە چێژ پوڵەکە ئاڕوچەدان پەنە ئینە وێژ یۆ چا تایبەتیانە کە چا دەگەنە بێن. چی ماچاوێ هەنگ ڕاستەکەم نیش تا ئیسە چێوێن پێ ڕۆشن نەبیێنەوە بەڵام هەنگ جەدلێ کوردینە و مەخسەنجە شێوە هۆرامی و زوانی هۆرامینە
بە معناو فرێن پێسە هەنگنەژاڵی یاگێکە هەنگێش چەنەبە یا ماشۆ سەرهەنگ فەرماندە و هەنگێەوە وەلی ئیتر مەزان و چێشا واقعێت شانە تا ئیسە چێوم پاش جۆرە پێ ڕۆشن نەبێنەوە سابقێ تاریخی چش ئێمە داخەممەش و وڵاتی کوردەواری بە تایبەت ئێمە نووسێمە کەمە گردش سینە بە سینەن و قسەکردەیە بەڵام مزگی ئەوێ هەنگی وەشبەختانە تا ئەنازێەوە تاریخ ئەوێ هەنگی ماپێ ڕۆشن کەرەوە ئی مزگیە چوون بە دەسوور و حەزەت و عەبدوڵای کریانەوە معلومە حەزەت و عەبدوڵای کەی بێن 1500 ساڵەوە چێوەڵی معلومە ئینە 1500 ساڵی تاریخش پێ ڕۆشن بێنەوە دێ حتمما وەڵاینچنە دەگا بێنە کە مزگیشە پێکردنەوە لا خۆ نامێنێ وەڵێنە مزگیە کراوە دەگاش پێکراوە ئینە نیشانە مڵۆ کە ئی دەگەوە قەدیمێنە مەسەڵ پاو نامارە بازی نامێما هەنێ ئەیسە مەزانمشە احتماڵەن گێڵاوە پێ فرە وەڵیجە ئیسلامی پێسە دەگاو زراری هین پێسە دەرۆ زراری زرار ئەلعانی سە من چەندە گێڵانە شۆرن شەرە چوی چانم نەدێنەوە وەلی ئی مزگیە وەشبەختانە وێژ تاریخچێوەش پێ دەگاو ئەوێ هەنگی بەهۆی پێشکەوتنەکانی مرۆڤایەتی لە کایەی ئابووری و بوارەکانی تردا سەرچاوەکانی بژێویش گۆڕانیان بەسەردا هاتووە ئەم سەرچاوانەش لە گوندەکان و شوێنە دوورە دەستەکاندا پەنایان بۆ دەبرێت پرۆژە مۆدێرن و تاکە کەسیەکانی نەوی هەنگ نمونەیەکی بەرچاوی ئەم بوارن لەم ئاواییەدا ماسی و هەنگ بەخێو دەکرێن کە دوو پرۆژەی گونجاوی بەرهەمدارن بەشێک لە دەستی کاری ئەم ئاواییە لە خۆ دەگرن خاوەنی پرۆژەکان باز لەوە دەکات مرۆڤ پێویستە خاوەنی کاری خۆی بێت و پشت بە خۆی ببەستێت پرۆژەکانی لە خزمەتی ئاواییەکەی خۆیدا بێت باشترە لەوەی دوور بکەوێتەوە و لە بەردەستی کۆمپانیا گەورەکاندا کار بکات ئەو پێی وایە هەر کاتێک توانای کارکردنی لە دەست بدات کۆمپانیاکان دەستبەرداری دەبن ئێمە لێن پانەی یارمێکی کارکردەی پێمەردمی پسە و وەسیلێ تماشۆ ئینسانی کەرا بەرحاڵ سەرنجامەوەژ نییە چون پیربیەی لاوازبیەی تر توزا کەنار یۆتە جایگوزینەوە کەرا واتمایی کارەی تواناییە جواب منتەخەوەیمانە سەرفکردنی و بەرحاڵ فکری فرێ بینی کە لە مەجا مۆڕداری کە لەمە نەبێ بعضی چیوەکە وڵێ امکاناتی بسە بەرقی بسە حتا کەوێڵ یا نیشمێرەچنەش نەبێ ئیتر یەواش پانەی یارمێجە کەوڵ ئستەخرێوی لێمە بەنامێک شاوەرزی ما بێ کەدما دووە منزورە یانی هەم کشاوەزیش پە نەکەرمی هەم کار و ماساواش پەنێ پەروەرش بێمێ تەجربە ما کەم بێ سەرمایە ما کە بێ چون مەقدار امکانات شگەرەکە نان پوڵمانە نەبێمە توانەمان نەبێ ئستەخرەکە وەشکردمێ امکانات یەشگەرەکەم پسا دەسایە بەسلا اسپلاژ کە نامی علمیەشن بەسلا پێ ئۆکسیژندەهی ماساوچی ماسای فرە حساسن زوو مەخنیکی و بەرحاڵ جاویەکی ساب مدرێ بۆ بە ئیسلاحی فارسی ئاوێ ڕاکردنە مەمرا ئیتر ئێمە یەک دو ساڵە زیان مادا حتا بەناو مامێ متەوەقفش کردمی کارمانە ئیتر با ئامۆزشایە جەدید و بەرحاڵ امکاناتی باشتر کارەکەمە پەنەدا و شکۆڵ پێخۆی باشن ئیسۆ درامەزاییشن چی بێ و با فرەباش نییەن واچی فرە تاریفین وەڵێ خۆ چانەیەکی ئاوارە بی و بەرحاڵ مەملەکەتی تر خزمەتکەری بێنسان هەیەتر کە ئەسەنتون مەشناسیشە ئینە باشترە وڵات شارەکە وشمانەگا و گوتارێک گیرمیە ئەسەن نژادی مە مارمێشە فەرانسین ینی هێڵەی وا توخمەشە کێمەجە فەرانسە وایدمە بوو وڵە بە وەختانە جامعەمە فێری درو کەڵکی بێر مقدار ئێرانی مەکەرا قاتیشە وەختی ماسە چێ ماساوی جا ئەمە چقڵە گوگردێوەن بەقەوە 7 گرەمی 6 گرەمی وەزنەشن هەر ماساوێ مارمێ شوونەوە هەژنۆ مانگیرە شا بیۆنمێ 400 گرەمی نیم کیلۆ دا 600 گرەمی تە بەستە بە توانایی ئەنسانی بازدەهیە کارێنێت چنەوە خزمەت شپەنەکەی داژەنە خزمەتکەرەوە بەتۆ نحو حمڵی چا بەرحاڵ منبعیشەنی منبعی مەخصوصشەن پێ حمڵ نەخڵ ئۆکسیژن شاپۆ وەسڵ مەکەری و ئەو وەختە ماری حاڵی شامەکەری بەرحاڵانەوەی شرایەتی توولانی شەنیسە وەختەکەی منێن مەگونجیوە وڵا لاو ئێمە من قبلەن پێش شارە جنوبیەکانم سۆ بێهبەهان و ئەو وەختە ئەهواز و ئینانە حمڵ نەخڵ شاکەین وەڵی تر چکە بەخاڵ کەم تااقەتی منزاڵەکەم بێ تااقەتی بێنێ ئیتر سەفەرێمە کەمەوە کردێت چیگەی سە زمسانی ئیسراحەت چامەڵێمە قبلە نەشیا ئەچی مانگینە برجونوینەوە ئەوڵ بجونی و بێسلا هیجری شەمسینە شیان خاڵدریان پێش شارە جنوبیەکان دابرجو یەک و ساڵی بێسان نەوروزی کە ساڵی کۆڵ فەروەردین ماڵویمە
ئاوەختێ ئەچا مدەتەناو هەنگ دووە بەرابەرەوە بێت چنە بەرابەرەوە بێت تاوی بەرحاڵ وێژ جەمیل زیادکەرەوە محصول نەدەی وەڵە خۆ جەمیەتش بەداتەوە هەنگە بەریشی جنوب دوێ هەنگاریشیەوە ئانەوە وێژ درامەزایی باشی وەڵە خۆی سەر نە منە چاکارای کۆتی ناوچیگەم معموڵەن زمستان ئێسراحەت چامەوە و هاری نەیتر شڕۆبەکاری مەکات جەمیل زیاد مەکەرا تا دۆر و کۆکەنی بێسلا پورەمە وەچی جەمیل زیاد مەکەرا وشە زیاد مەکەرا ئیتر جە فەسڵ و پەیزین دەڕوێ پانزڕێژ مان و بە ئەوڵ مان و پەیزی محصول و هەڵی هۆرمەگیری و چێنش بەرداژ مەکردیەوە شمرام گرتني قلبي من طخوة ولي سيرتك رواشني قلبي من مخوة ما صاروا صارت ونصري أنا والله من ديارو پایزش بوینه من والله فيصلي وعلو عزيز وحارن تخانا وزر والله كوي صانو واريه جوار بنازن قلبي من مخواتون يعني شێخە سوورە یان شێخسان یەکێکە لە نەوەکانی شێخانی بەرزنجە و خەلیفەی شێخی حیسامەدین بووە. ناوبراو لە ئاوایی نەوی هەنگ گیرساوەتەوە و لە ناو خانەقاکەیدا ئیرشادی کردووە. بۆ ئێستاش نەوەکانی وەکو میراتگری ئاینی درێژیان بە ڕێبازەکەی داوە. لە ناو خانەقاکەیدا ئاینداری دەکەن. شەوانی هەینی و سێشەممە مەراسیمی ئاینی تێدا ئەنجام دەدەن. ژنان و پیاوان بەجیا لە زیکرەکاندا بەشدارن. بە ڕۆژ ژنان و بە شەوانیش پیاوان سەردانی ئێرە دەکەن. صلوات وسلام بحد وشمال بشني وبسل أحمدي مختار قلي يا سمن ونوشو نسري باقي قرالان جني رياحي مغلوب عليا بلدوسو هزار صلوال بديلار محمد نازار تلقوا حدثوا شاي نقشبندي دا شاي نقشبندي وتا مولانا خالدي نقشبندي مولانا خالدي نقشبندي من في شارع زوري أو وقت الشيخ سراج الدين حدث الشيخ عثماني قولي مشهور بالشيخ سراج الديني قدس الله سره العزيز تاقنا حدث الشيخ حسام الديني دز بدز أولادكيش حدث بهاء الديني كري قورجبيا بابو حدث الشيخ حسام الديني أو وقت الشيخ عمر الرياء الدين آي هنجا بيارنا بتو عسكرو آي الشيخ كرشنو دز بدز أو وقت آميني شنو شيخ بهاء الدين الشيخ حسام الدين قدس الله سره العزيز جاء شنو الشيخ حسام الدين الشيخ محمد بهاء الدين آي إسراء زيارات هنجا تويلينا ماوية كرسان بخدمتش بمسلمانان كردو شنو آي ترى حاجي الشيخ أحمد وهلبجي آي جا هلبجي نبي وشنو هلبجي لا أما في كرسان يسوى زيارات هنجا بالوار وخسراوي مرقد مبارك شنشاقو حزتو الشيخ أحمد الشيخ عليش كذنيا قرار ويش يعني بدستور علماء كان إيسا طريقة النقشبندية حضرت الشيخ علي حلبجنا إيسا يقارو تاتيش عرض مكردي هرباطة عرض مكردي جترب وحضرت الشيخ حسام الديني وقدس الله سره العزيز شيقنا خليفي جبيني بنامي ملا حمد صادق ورو برو خذي بو إن شاء الله شنو آيلا حاجي ملا حيدر بين شنو ملا حاجي ملا حيدر بابم بياقار ومثلا وعايشان بين بابم سوادان نمولي آية عالمي مدرسي بين صالي تدريس شاكردين وقتها شنو باب اسمرم مني شاكردين ناقابلو خليفة التكية معنا دروس كردينا شواني شو يرشماني بيه ملا رونج جني ملا ولا مسلمانكي ملا وإمج بياكي شو جمعو يرشمين ملمي ختم وتليلم وكرمي بذكر وخذيو أو ما مساكيش مع هركام عقيدة شاباش بمياه عقا معزة ديني ما في مكرا إمج ختم وتليلة شابه مكرميو
ذکری ئەرەنشتێت ماهن و سەرپاییچ ماهن ئیشەڵا مەکەرمش و جمعۆیەرە شەمانی شەوانی هێنەوە پیانن و ڕۆنێک هێنەوە ژەنان ئانە واڵەکی وشە چاگەبی ئاجا تەریدەشا پێمەکەونە و مەتیەچم هەن ئاج هەردووی چاگەهینێنی ئیسا وەخزمە چایا جبال جبفر بوران حكيم جوار صلوات بديلار محمد نازار ئاوەختە چار شێخان و بەرزنجێ و ئاوەختە تەشریفش ئەوردنی پی منتەقەرە و ئاوەختە بێن بە خەلیفۆیان و حسامەدین هەر مرید و یان و حیسامەدینی بێنە شێخە حیسامەدین فەرماوانش بنە شێخە سوورە ینی شێخی ئەفرە باش و مثلا جۆری سوورتەر منزوی ڕەنەر سوورە بێنە و ئاوەختە شێخە سوورەش فەنە فەرماوان شێخسان ئەحمەد حتا کۆرناوە قەدیمەکەی مە کۆرنانەشاوە ماچە حتا ئارەزووی بێن مرۆ دەشتە بە باڵی ماچا دوان مەخەڵ ئەچاگە دەشتی ێژانە ماچاش بنە مەخەڵ ئیسا دەشتی هەنە لۆ ئێمەوە لۆ براکان و منوە مەخەڵە ئیسا هەنۆ ئالی بێن چاوەختە نەماچە حتا بە باڵی بە قۆباتنی تەشریفش بەردەن ئاگە و بەڵێ شێخسان ئەحمەد پیاە مەقەدەس بێن و گۆرە و ئی منتەقەیە بێنەوە ئاوەختە هەرگەسی ئاویە بووی گەشەڵا شەفاش بنە ئەتا کردێنەوە خوا بە یمن و ئایشانوە و ڕحیانەت و ئۆلیاکانەوە ئێتر خوا شەفاش پەنا ئەتا کردینەوە وڵاتی ئێران بە دروستکردنی فەرژ ناسراوە بەشێکی زۆری کوردانی ڕۆژهەڵات بەو کارەوە سەرقاڵن و بژێوی ژیانیان بەو پیشەیە پەیدا دەکەن لە ئاوایی نەوی هەنگ هەندێک لە ژنان بەم کارەوە خەریکن و لە بەردەم نەخشەیەکدا دەزوە ڕەنگا و ڕەنگەکان تێکەڵ دەکەن بەشێکی زۆری کاتەکانیان لە دروستکردنی فەرژدا خەرج دەکەن أنا في المدرسة أنا بوانا أنا ما تشبه بوا قوية أنا ما تشبه بوا باریکە والله أنا من قرار بپره هنو بیمه قالبا في بیمه دیتر بیمه کش عپنن نلمه إن شوکش بیمه درست کردن کلکتو قلاب و قیچی و اینش اگر کنه نخش لوان درخواستم داک میتنا آردم فرا مثل دانش آموزی فریج بینه من اصلا هیچ ندانه حتی هیلمیه چور بینو اتلوان چه لکارگرنا فقط نقشه شدن نشانه موچه مثلا دادا بشمارش اتلو فرا ما بين اتلو والله من الجهة بروان نقشه که مثلا خانه كان شمارنه بس فرا يعني من طول زندگیش من قاویم نکردن واجو قاویم لە گوندەکانی هەورامانی ژاوەرۆدا چەند ژنێک لە بری پیاوانەوە وەکو ئەنجومەن کاروباری ئاواییەکانیان لاستۆگرتووە. ئەفسانە ڕەزایی یەکێکە لە ژنە زرنگ و بوێرەکانی نەوی هەنگ ناوبراوە ئەنجومەنی گوندەکەیە جیاواز لە ژنانی تر لە پێگەیەکی ئیداریەوە خزمەت بە دانیشتوانی گوندەکەی دەکات. هن بخاطران نمیشانیان هن که جمعیتش فرا بیانو بخاطران یعنی که فرا بینه فرا پراکنده بیانه نمیشانیان هم یعنی هن یعنی جمعیتش فرا بیان و بخشی هن چنین نظری بخش وکالات ترزانی نرمی چنین نظر و فرماندهیش ما بو سنا و ایسا شویشن بخش من چی نظر شویشنه جمعیتی شما هن چی خانوار ما 424 دان خانوار ما هن جمعیت ما 1174 و خانوار یعنی که هنی ما دگانه تقریبا 1000 فراتری چنه اتر ایسان می چی نظر مثلا شمال وان می موقع جغرافیایی من شمال وان می با وتر زمینی و نزدیکنه با غربی چوهن می با ویسری نزدیکی می با هویه و سر هویه کی پاسه منو په مریوانی
بەخش و کەڵات هەرزانی مە چواردانە خانم دیهیاری ما هەنێ منی جزو چوار نەفەرەنە بێنا دیهیاریش مردم واقعا کۆمەکەشکردنە چۆن واقع مردمیە با فەرهەنگمانە فرە ئێمرۆزی فکر مەکەرە فەرقیش نییە پێشادانە خانمە بۆ یا ئاغایە بۆ دیهیارە بۆ من وڵات کردی پێشتیمە بینێت تەمام و مردم و دەگەیانی هەر مشکڵن بوو مایشان ڕەفکردن نەتاو مەنجامێشدە چیوەکە هەن ئیسا خانمش لە حازوانێکی واجی کارەکانی یا ئاغای ئەنجامدا هیچ مشکڵەشان نیەنە منیش تا یاگەی بێنە هیچ مشکڵە نەبینە مەگەرتر بعضی یاگەی بێ و نەتاوامم بێ بۆ کیانە مردمەکەویش کۆمەک شاکردێنە هیچی وە نەبێن واقعا تەشەگوری چاچەنە مەکەر و چۆن پشتی ما بێنێ و تاگە بزانم کە ئیسا پیشرەفتشکردن یا مردمانە بافرهەن و بیان کە پەیدانی خانمەی مشکڵەش نیەنە واچی هیچی کارێن تاوانە منجامێشدە و پەیانێ واچی هیچ مشکڵم نەبینە لە حەز کاریگە دەگە ئەوێ هەنینە کە ئێمە هەر کۆلەن هۆرامی هەر معروفێنێ چون خانمەکەشان معموڵەن چنی پیاکانشا هەچی کاری ئەنجامە بجز کارویانێ و بازی کاری ئەنجامشامە زۆر و داریش مەکەرە چنی پیاکار چی کار ئەنجامەلا باخەنەکار و پیاکانشا ئەنجامە جەمکردن مێوێ بۆ هەتا ئاڵف جەمکردێ هەچی کار ئەنجامێژە ئەنە چی بکێ مسەلە من هەر بیانین و هەر هەنیش هم یار بو بحاکمی aynı persudami ya yar bu bahakmi aynı persudami ya her şeyle tu yani gel min meylimni yani hem bavin avcarani ağam şumni yani hem bavin avcarani dayam şumni yani هەورامانی ژاوەرۆ لە ڕووی دانیشتوان و ڕووبەری جوگرافیەوە گەورەترین بەشی هەورامان پێکدێنێت لە ڕووی داریەوە بەشێکی زۆری کەوتۆتە پارێزگای سنەوە ئاوایی نەوی هەنگ بە یەکێک لە پڕدانیشتوانترین گوندەکانی ژاوەرۆ دێتە هەژمار دای باقر بەروشاو جا هەر کەسیەمەیایی دای کەوتەن تەماشاو جا وەرکەسیمەیایی یال کەوتەن تەماشاو